شەمێ لە یاری دەرفەتیان بدەینێ ئەگەر ئەم بابەتە ئەرزشی هەبوو لەلایەن چەندی مانگی شەمێ داهاتوو کرد لە شوێنێک دیارەکەین بۆ هەڵێ زۆر لەگەڵ لژنەی چاکسازی ئێوارە قسەم کردووە ئەوانیش باماشەوە داواکە ئەوەیە لەسەر ئەو شتەوتی بەناوی خوای گەورە میهرەبان بەڕێزان سەرۆکایەتی هەرێمی کوردستان سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران وەزارەتی تەندروستی وەزارەتی کاروباری شەهیدان لژنەی تەندروستی پەرلەمان لژنەی چاکسازی لە حکوومەتی هەرێمی کوردستان دوای 33 ساڵ لە تاوانی کیمیابارانی هەڵەبجە و شوێنەکانی تری هەرێمی کوردستان قوربانیانی کیمیاباران لە حاڵەتێکی زۆر زۆر ناڕەحەت و بەردەوام لە ژیانێکی مەترسیداردان بە هیوا بووین دوای چاکسازی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو لایەنەی کە ڕاستەوخۆ حکوومەتی هەرێمی کوردستان لای جدی لێ بکاتەوە قوربانیانی تاوانی کیمیابارانی هەرێمی کوردستان بێت بەڵام بەداخەوە ئەوەی کە بەلای ئێمەوە جێگەی سەرسوڕمان بوو دەستبردن بوو بۆ بڕێنی منحەی بەرکەوتوانی کیمیاباران بە تایبەتی ئەوانەی کە موچەی تریان هەبێت بۆیە لێرەوە داواکارین لەسەر جەملایەنە پەیوەندیدارەکان بەدەم ئەم کەیسەوە بێن و قوربانیانی کیمیاباران لە هەرێمی کوردستان لەم دوو دڵی و لەم دڵە ڕاوکەیە ڕزگار بکەن و داواکارین ئەو دوو لیژنەیە کە دانراوە بۆ پیاچوونەوە بە لیستی بەرکەوتوانی کیمیاباران یەک بخرێ و چیتر قوربانیانی کیمیاباران لەم چاوەڕوانی و بێنازیە نەهێڵێنەوە حکوومەتی هەرێمی کوردستان لایەکی جدی بکاتەوە لە چارەسەرکردنی بەرکەوتوانی کیمیاباران لە هەرێمی کوردستان و لە هەمان کات وەزارەتە مەعانیەکان ڕابسپێرێت بە چارەسەرکردنی ئەو کێشە و گیر و گرفتانەی کە هەیەە بە ناوی کۆمەڵی قوربانیانی کیمیاباران و سەرجەم برینداران لە هەرێمی کوردستان داواکاری لەلایەن پەیوەندیدارەکان بۆ ماوەی 14 ڕۆژ گەر وەڵامی قوربانیانی کیمیاباران لە هەرێمی کوردستان نەدەنەوە قوربانیان ناچار دەبن هەڵوێستی تر وەربگرن بۆ ئەو شوێنانەی کە پێویستە هەڵوێستمان هەبێ بۆ ڕەتکردنەوەی ئەو بەرنامەیە ئەو دەستبردن بۆ بڕێنی منحە و ئێمالکردنی قوربانیانی کیمیاباران ژنەیە کە ئەستاوە بەو کارە بێئاگایە لە معاناتی قوربانیانی کیمیاباران چونکە ئەگەر ببینین لە هەر شوێنێکی دنیاوە هەموو ئەو مەترسیانەی کە لەسەر کۆمەڵگەی نێودەوڵەتی هەیە لەسەر بوونی چەکی کیمیاییە ئێمە بەو گازە لێمان درراوە ئێمە بوونە قوربانی ئەو گازە و لە هەمان کات زۆر بە خەمساردیەوە بازەکرێت ینی کەسێک بەرکەوتەی کیمیاباران بێ ئەگەر وارسی شەهید بێ موچەی شەهیدانەکەی پێدرێ و لە هەمان کات منحەی بریندارەکەی پێدرێ ئەی باشە ئەو کەسە ئەگەر مامۆستا بێ ئەگەر فەرمانبەر بێ ئایا ئەو منحەی ئەو موچەی کە وەریەگرێت بۆ چارەسەرکردنی خۆی بەکاری بێنە یا بۆ پێداویستی ماڵ و مناڵەکەی بۆیە ئەم بڕیارێکە لە جێی خۆی دانیە و ئێمە بەڕێزەوە داواکارین لەسەر جەمعولایەنەکە ئاماژەمان پێکردن بۆ بڕیارەدا بچنەوە چونکە بڕێنی منحەی برینداران بە تایبەتی ئەوانەی کە موچەیان هەیە دەبێتە هۆکارێک بۆ کێشەی کۆمەڵایەتی و کێشەی دەرونیان داواکاریمان چێ داواکاریمانەوەی لە حکوومەت یعنی ئەم قەرارە داوێتی پاشگەز بێتەوە باش لەبەرەوە ئێمە بە هیچ شێوەیە قبوڵی ناکەین یعنی ئەم بڕیارەکە ئەو داوێتی چکە یعنی دەوڵەتێک حکوومەتێک معاشێکی بەرکەوتەی پێ نەدرێ هەمووی بیگرەوە مووی 2000 بەرکەوتە نییە یعنی معاشێکی 2000 بەرکەوتەی پێ نەدرێ ئیتر چی پێدرێ چی پێەکرێت یعنی ئەم شەیدان و بەرکەوتە و حکوومەت بوو بە دەوڵەت و بوو ناسانرا بە هەموو جیهانە و بە هەموو وڵاتانە لەسەر ئێمە بوو ئێستا وانیانە موچەکە ئێمە ببڕنێ بۆ موچەکانی خۆیان نابڕن موچەکانی بەرپرسەکان کەم ناکەنەوە بۆ بەرکەوتان خۆ خێرمان پێ ناکەن حەق ئەی بۆچی بە خۆیان و دار و دەستەکەیانەوە بە برا و بە مام و بە باوک و بە برازاوە هەمووی دانیشتۆ لە تەختە هیچ شتێکیان پێ ناکرێت بەس بۆ خۆیان